تاکید لە بەشداریان لە سەقامگیری ئەمنی و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەکەین و بە پێویستیەکی گرنگی دەزانین پێشمەرگە نامۆ نییە بە کەرکووک و شاری خۆیەتی پێشمەرگە بەشێکە لە سیستمی بەرگری عێراق و ئێمە چەندین جار ئەم داواکاریەمان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە و گەڕانەوەی پێشمەرگەمان بە گرنگ زانیوە بۆ پاراستنی سەقامگیری و بە تایبەتی لە پارێزگاکەمان هەر بۆیە بەتوندی دژی هەڵوێستی ئەو لایەنە عەرەبی و تورکمانیانە دەوەستینەوە کە دژایەتی گەڕانەوەی پێشمەرگە دەکەن پێویستە ئەوەیانوە بیر بخەینەوە تێکشکاندی تیرۆر و دابینکردنی سەقامگیری پشکی شێری بەرهێزەکانی پێشمەرگە دەکەوێت کە بە خوێنی گەشیان ناوچەکەمانیان پاراست لە هێریشی تیرۆرستان خەڵکی و پێکهاتەکانی عەرەب و تورکمان ئەم ڕاستیە باش دەزانن کە پێشمەرگە پارێزەری سەر و ماڵیان بووە سیاسیەکانیشیان بە هەمان شێوە ئەوە باش دەزانن کە ڕۆڵی پێشمەرگە دیاری و وەرچاوە بەڵام ئێستا دەیانەوێت ئەم پرسەوە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنن بۆ ڕای گشتی و سۆزی بەشێک لە خەڵک ئێمە پێمان وایە هەڵوێستەکەیان گزارشت لە ڕای شەقامی عەرەبی و تورکمانی ناکات خەڵکی خۆڕاگری کەرکووک و پێکهاتەکانی عەرەب و تورکمان پێشمەرگە پارێزەری خۆیان دەزانن ئێمە تەکید دەکەینەوە پێشمەرگە دەگەڕێتەوە و گەڕانەوەی بۆ کەرکووک پێویستیەکی گرنگی ئەمنیە و دەبێت تەواوی پێکهاتەکان پێشتیوانی گەڕانەوەیان بکەن بەو پێی هێشتا تیرۆریستانی داعش بەردەوامن لە چالاکی و مەترسین بۆ سەر ئاسایشی خەڵکی پارێزگاکەمان هاوکات داوای لایەنە تورکمانی و عەرەبیەکان بۆ داخستنی هەڵبژاردن بۆ ماوەی هەفتەیەک داواکاریەکی ناڕەوایە و ئێمە بەتوندی ڕەدی دەکەینەوە و نابێت هیچ تایبەتمەندیەک بدرێت بە کەرکووک و داواکارین پرۆسەکە بە پاکی و بێگەردی بەڕێوە بچێت دوور بێت لە هەر فشار و ڕێگریەک بۆ سەر ئیرادەی دەنگی دەنگدەران و تا ئەنجامی هەڵبژاردن ڕەنگدانەوەی واقع و خواستی پارێزگای کەرکووک بێت پەرلەمانتار دیلان غەفور نوێنەری کەرکووک لە پەرلەمانی عێراق 16 نۆی 2020